ئەو بەڕێزە نووسیوێتی هەندێک پیا و نوێژ دەکا بەڵام مەسروفی خێزان ناکە. زۆر خراپە لەگەڵ ماڵ و منداڵی. ئایا نوێژی ئەم کەسە دروستە؟ کەواتە پرسیارەکە سێشتە: پیاوێکە، ژنی هەیە، مناڵی هەیە، نوێژیش دەکا، ئەهلی قیبلەیە، ئەهلی مزگەوتە. بەڵام عیبەکانی ئەوەیە: یەکەمیان خەرجیان ناکێشێ، مەسرەفیان ناکە، پارەیان بۆ سەرف ناکە، بژێوی ژیانیان بە پێی پێویست بۆ دابین ناکە. دووەمیان لەگەڵیان خراپە، زمانی زبرە، ڕێزیان لێ ناگرێ، لۆمەیان دەکا، دایانشکێنێتەوە. بەشی سێیەمی پرسیارەکەی ئایا نوێژی دروستە؟ لە وەڵامدا دەڵێن وەبیللهی تەوفیق با لە خاڵی سێیەمەوە دەست پێ بکەین. ئایا نوێژی ئەو کەسە دروستە یان بڵین قبوڵە؟ وەڵام نوێژ و عیبادەت ئەمری خوایە و کاتێک دروست و قبوڵە بەم مەرجانە. هەر عیبادەتێک دەکەی بە تایبەتی نوێژ ئەبێ ئەم مەرجانەی تێدا بێ ئەمجا دروستە و ئەمجا قبوڵی لای پەروەردگارە. یەکەمیان بەو شێوەیە بیکەی کە خوای پەروەردگار ئەمری پێکردووە. دووەمیان لەو کاتەدا بیکەی کە فەرموویەتی. ئێستا تۆ نوێژی نیوەڕۆ کاتی مەغریب بکەی نابێ، ئەبێ نوێژی بەیانی دوور کات بکەی، دروست نەبیکەی بەسێ. چۆن یەکەمیان خوا ئەمری پێکردووە ئاوا بیکەی، دووەمیان لەو کاتەدا کە خوای پەروەردگار فەرمانی پێکردووە، پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتەکەی دیاری کردووە، تۆ لەو کاتەدا بیکەی. سێمیان تەنها و تەنها لەبەر ڕەزامەندی ئەڵڵا و بەجێهێنانی فەرمانی پەروەردگار بیکەی. کەواتە ئەگەر کەسێک لەناو مەجلیسێکە خەڵک هەستان بۆ نوێژ، ئەمیش پێ عیب بوتی وەڵا با نەڵێن نوێژ نەکەرە و نوێژ ناکە، هەستا لەگەڵ خەڵکەکەیە خۆی پیا کرد و نوێژی کرد، ئەمە نوێژی ڕیایە. کەواتە نوێژەکەی هەر چەند بەڕواوە ڕێک و پێک کرد، بەڵام قبوڵی لای ئەڵڵا نییە. بۆ؟ چونکە ئەمە بۆ ڕیا بوو. ئەگەر کەسی لێ نەبوویایە بە دڵنیاییەوە نوێژەکەی نەدەکرد. نوێژێک بۆ ڕیا بێ لای خوا ڕەت کراوەتەوە، نابێت لە ترساندا بێ. کەسێک لە ترسی کەسێک نوێژ بکە. وی لە ئیسلامدا ئەو کاتێک کە دەسەڵاتی موسڵمانان حاکمی سەرزەویە، بەڕێزان نابێت کەس بە لێدانی قەمچی نوێژی پێ بکەی، چونکە ئەو نوێژە بەرز نابێتەوە بۆ لای خوای پەروەردگار. ئەبێ ئەو نوێژە بە ئەو پەڕی ئازادی و ئەو پەڕی قەناعەتی دڵی خۆت نوێژ بۆ خوای پەروەردگار بکەی. نابێت لە ترسی ئەوە بێ وەڵا ئەگەر نوێژ نەکەم لێم دەدەن، ئەگەر نوێژ نەکەم غەرامە دەکرێم، ئەگەر نوێژ نەکەم سجن دەکرێم، ئەگەر نوێژ نەکەم لەوانەیە بکوژرێم. ئەگەر لە ترسی ئەمە بێ ئەو نوێژە قبوڵ نابێت لای خوا. هەروەها نابێت بۆ مەسلەحەت بێ. کەسێک بڵێ ئەگەر خەڵک بمبینێ بڵێن بەڕاستی نوێژ پاکە و نوێژ و تاعەتی جوان دەکا، خەڵک متمانەم پێ دەکا، کچم دەداتێ، ئیتر مامەڵەم لەگەڵ دەکا، قەرزم دەداتێ، بەڕازگۆم دەزانێ. مادام نێتی ئەم نوێژە مەسلەحەتێکی دنیاییە، ئەمەشیان پەنا بەخوای پەروەردگار خوا پەناماندا ڕەت دەکرێتەوە بەسەر خاوەنەکەیدا. خاڵی چوارەم کە تەوەرەکەی ئێمەیە ئەو نوێژە بەکردەوەکانتەوە دیار بێ کە لە بەرماڵەکە ترازایی چوویتەوە ناوماڵ و خێزان و کۆمەلگا، کە لە دەرگای مزگەوت دوای نوێژە فەرزەکەی بە کۆمەڵ کردت چوویتەوە ناو بازار و کۆمەلگا و فەرمانگە و تێکەڵاوە کۆمەڵایەتیەکان و ناو ماڵ و منداڵت کاریگەری هەبێ لەسەر ژیانت. قورئان لە سوورەتی العنکەبوت ئایەتی 45 دەفەرمێ ئین الصلاة تنها عن الفحشاء والمنکر. بەڕاستی نوێژی ڕاستەقینە کە قبوڵی لای پەروەردگارە، خاوەنەکەی دەجێڕێتەوە لە کارە ناشایستەکان، لە کارە دزێ و خراپەکان. کەواتە ئەگەر ئەو نوێژە تەنها جوڵە بوو، ئەجری لای خوا هەیە ئەوە پەروەردگار خۆی دەزانێ. بەڵام لەوە ناچێ قبوڵ بوو بێ، لەوە ناچێ کاریگەری نەبووە. ئین الصلاة تنها عن الفحشاء والمنکر. ئەو نوێژە بەڕێزان دەبێ ئەخلاقمان بگۆڕێ، ئەو شتانی کە شەرع نەهی لێ کردوون وازیان لێبێنێ.